لە ماوەی 2 مانگدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان تەنیا 550,000 بەرمیل نەوتی سپی دابەش کردووە. بەهۆی گرانی نرخەکەشەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن ئەوەی ئێستا هەیە دابەشکردن نییە بەڵکو فرۆشتنی نەوتە و بە ئەزێتێکی زۆرش جا دەتوانین وەری بگرین. وڵی خۆم ئەم ساڵ ئێمە هەڕۆشین هەر بوو کۆگایەکەوا نەوتی لێ فرۆشتێت تقریبان بە دەور 150,000 کڕیمان خۆشمان هاوردمانەوە بەسەوانی کە ئێستا لە بازاری ڕەش تقریبان 160,000 نۆت بڕین. اینجا بە حەقەت لەم کاتەیە بۆ هاوڵاتی زۆر گرانە ئەرکێکی قورسە لەسەر هاوڵاتی تۆ تەماشاکەی هەر بڕین لە قەرەنجیت بە دیوە لە کەرکووک بابڕین بەرمیلێ نۆت بە 30,000 دێتە هاوڵاتی. یان ئێمە بەڕاستی غەدرێکی زۆر گەورەی لە هاوڵاتی ئەکرێ لە کاتێکە ئێمە وڵاتی ئێمە هەموو کەس دەزانێت نەوتی ئێمە بۆ هەموو وڵاتەکان ڕوات بە هەرزانترین نرخ کەچی بۆ هاوڵاتیەکانی خۆی سەیرەکەی نرخێکی زۆری خراوە سەر هەر وەرمانگر بەڵام بە ئیستیحام یعنی وەرمانگر حتا خۆم یەک دوو جار چوون بە شوێن تەنکەرە سەرەیەکی زۆر گیرا بوو یعنی زۆر بە زەحمەت وەرئەگیرا ئەشهد بلا نەوتم لە کەرکووک کڕیوان نیو بەرمیلم کڕی لە چلێ هاوینە بە هینێک 65,000 بەرمیلی بە 135 بوو خۆم کڕیم و بۆ ماڵە دام ناوە بە خۆمستانەوە بەکاردێنم بۆم ناکردە کاکە ماعاشەکەمەوە نییە 104,000 بەرمیلێ نەوت 20,000 بمە حەماڵوین و تاراکتۆر سارە بووم بێتەوە بۆ ماڵ قەینا کاکە بۆ خۆتان بیخۆن بەش خەڵکیش بدەن و نابێ وابێ خەڵکوا تۆنشی لە مەزان ئێمە وتمان لە سەدام بزگارمان بۆ کەچی نەمەزانین سەدامێتر پێیا بۆ لە وڵاتەیە ئارەوەڵڵا ئەوە ناخۆشە نەبێتەوە ئێمە سەد دووسێ مانگە گیانمان بە بەغای ئەو پارێمان بۆ نێرێ معاشەکانمانەدی ئەممان یەک معاش ناتن. بەهۆی پێنەدانی بەشەنەوتی ساڵانە لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هاوڵاتیان ناچارن بە نرخێکی گرانتر نەوتی بازار بکڕن کە بەشێک لەو نەوتەی دێتە بازاری هەرێم لە ڕووی کوالیتیەوە باش نییە. وەزئی خراپ بە خەڵک ئەم نەوتە گرانە ئەم خەڵکە لە قوتیان نییە بیکڕێ ئەم نەوتەی کەرکووک باش نییە نەوتێکەیە لە بەغاوەتێ ئەڵێن بە 165 و بە 170,000 خەڵک لە قوتیان نییە ئەم نەوتە بکڕێ خەڵک وەزئی زۆر خراپە پارەی پێنیە نەوتەکە حکوومەت گرانە بە عەمەلە خەڵکە نایە وایە بە 50,000 بیداتەوە خەڵکە ئەو نەوتە خوا قوبڵ ناکە ئەو نەوتە بە 4,000 دادێت دوو جلیگای نقصانە دوو جلیکانەکە 25,000ەکە 20,000ەکە بە سعریەمە 20,000ەکە 125,000 گوناحە خەڵک بۆی پڕ ناکرێ. چالاکێکی مەدەنیش دەڵێت نادادی و چاوچنۆکی دەسەڵاتداران وای کردووە خەڵکی لە ژیانێکی ناڕەحەتدا بژین و سەرجەم سێکتەرەکان ڕۆچون لە گەندەڵی. بەڕاستی ئەمە ئایبەیەکی گەورەیە بۆ ئەم حکومڕانانە ئەکرا ئێستا وەزئی و دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئاستێکی ترابووە لە شوێنێکی ترابووە بەڵام لە هەر شوێنێک و لە هەر وڵات و لە هەر ناوچەیە کە نادادی هەبوو کە نەعەدالەتی هەبوو بەڕاستی هەر ئەمە چاوەڕوانەکرێت ڕۆژانە ئەبین بە سەدان و بە هەزاران تەنکەری نەوت بە تاڵان ئەبرێن و فرۆشێن و بۆ دەرەوەی وڵات هەرزان فرۆشەکرێن کەچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان چاوەڕێەوەکەن کە نەوتیان بدرێتێ بۆی کە لە زستانە بەکاری بێن بەڕاستی ئەمە نادادیەکی گەورەیە لە کاتێک ئەو نەوتی کە ئەگەر بیشیدەن بە هاوڵاتیان بە سیارەکەی دەنێ سیارەکەی فەرقێکی وای نییە لەگەڵ بازاڕە بۆی ئەمە نازانانی بەچی پێوانێکی بەچی قسەی لەسەرکەی کە ئەمە لە هیچ جۆرێکی حکومڕانیان ڕەنگە لە دنیای نەبێ ئەم جۆرە لە نادادی بەرامبەر بە هاوڵاتیانی خۆت. لە کاتێکدا حکوومەتی کاربڕێکرد نەوت دابەش ناکات و کەش و هەوای ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشوو ساردترە بەڵام ڕۆژانە تا ئێستاش سەدان هەزار بەرمیل نەوت دەفرۆشتێت و کەس نازانێت پارەکەی بۆ شوێ دەچێت. ڕەبیر محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.